نسيبان يقول طلب مشاكل ويانا رواتع الشكري لأقوال كان برلمان صار زنزل بناو ومن بس خبرات تانك وفاشان تسمعوا سجاران وكلنا سجاران وكلنا لكن تنقل سڵاو فواد دیارە ئێستا لە نێو سنتەری شاری هەولێر نزیکەی و کاژێر بەر لە ئێستا دکتۆر فەرهاد پیرباڵ پەیوەندی بە تۆڕی میدیای ڕووداوە کردووە ئەڵێ ژمارەیەک لە کتێبە سووتێنێەوە کتێبەکانی خۆی لە سەروی هەمان ئێستا ئامادەکاریەکا بۆ ئەوەی کە کتابەکانی بسووتێنێتەوە قسە بۆ خەڵکەکە ئەوەی کا کتێبەکان من بینیم جۆرا و جۆرن تەنانەت لە گۆڤاری ینی کۆنیشی تێدان وەکەوەی کە گۆڤاری کاروان و ئایندە و زۆر بەی لەو کتابانەوە کتابەکانی خۆی لە سەرەوەدا نایناڵێ سەرەتا ئەوان ئاگرێدەم ئێمە هەوڵەدەن ڕاستە و خۆ بسمەلای دکتۆر فەرهاد پیرباڵ کە هەرچەند قسەش بۆ خەڵکەکە بەڵام ئەمەوێ هۆکارەکەشی لێ بپرسمەوە ئەو تووڕەبوونەی لێ بپرسم بەرەوەی کە قسەکانی تاوکە پێشەوەی کە قسە لەگەڵ تۆکەم لەو پرسی ئەڵێم دکتۆرەوانە ڕەنج و ماندوو بوون و تێچی زۆرت لە کتابەکان کردو بۆ و کاراکەی ئەڵێ لانوێترین کتابدا کە کتابی چاپ کردو چۆتە ژمارەیەک لە کتێبخانە ژمارەیەک لەو شوێنانەی کە کتێبە فرۆشن لە کتێبەکەی منیان وەرنەگرتووەڵێ زۆر لەوانە جیان لێ ینی پێیان وتووە کاکە چێ کتابە خوێنیتەوە ئەڵێ 5 ساڵیش لەمە وتومە کە کتابی ناوێ مە قسەی ئەوە ئێستا ژێرمەوە بەلەوەی کە هەر چەند ئێستا زۆر تووڕەیە دکتۆر سڵاو تێبێت ڕاستە و خۆ لە ڕوودا و لەگەڵتین فەخر دەکەم بەخێر بێت بۆ ئەو کارە دەکەی یەکەم بۆ ئەوەی بڵێم هێشتا نەمکردیا هیوادارم ڕوودا و پەخشی بکە ڕاستە خۆی من دەمەوێ بە ملت بڵێم کتێب سوودی نییە ناڵم بیسووتێنن لە ماڵەکانتان بەس ئەو حەرەکەی دەکەم بۆ ئەوەی پێتان بڵێم کتێب سوودی نییە بۆ عمرم هەموو لەسەر کتابدا نابوو محرومترین و مەخدوورترین و مەزلومترین هاوڵاتی کوردستانی هەرێمم 85 کتابم نووسیا آخر کتابم ئەوە قورئانە ئێستا باشە آخر کتابم فەرمووت بەستە بەشاکە لە دایکبوونی نێتەوەیەک 1898 هەتا 1930 خۆناغێکی گواستنەوەیە ملەتی کورد لەو فترەیە لەدایک دەبێت بە شەرەفم 12,000 دیناری تێچووە ئەو کتابە ئەمە چ بکەم گەورەیە لە بازاڕی دەڵێم وەرن لێم بکردنەوە بە 8,000 کەس لێم ناکوێت گەورەترین ملیاردەرەکان قەشمەرین پێ دەکەن گەورەترین ملیاردەرەکان خواخوایتیان سەعاتێک لەگەڵیان دانیشم لۆی علم و معریفەت و کوردایەتی و هونەر و جوانناسی و حتا شەرەف و ئەخلاقیشیان فێرکەم هەندێکیان دێن وعدم دەدەنێ پاشی 5 ڕۆژ لەسەر ڕووداوم حەز ناکەم حەرەکەی غەڵەت بکەم منیان ڕوتاندەوە خوشکم دەیگۆ نەبیهەی خوشکم دەیگۆ فەرهاد وەکو کەرکوچ لێ هاتیە برام ئەمن نامەوێت قەدرم بگرن ئەمن دەمەوێ مێشکتان ڕێگەتان تکایە ئەمن دەمەوێ ئەو گەنجانەی لێ نەخڕبوونەوە لیستێکیان بۆ دروستکەم لیستی تەڵەبە و گەنج بەخۆم ڕێبەرایەتتان دەکەم هەڵدەبژێرن بۆ نمونە ئەتوو دەرچووی دەنجی دەدەینێ زیرەکی نوێ دەبێ بچێتە ناو پەرلەمان ئەو پەرلەمانە خۆتان دەزانن سیستەمەکەی غەڵەتە 29 ساڵ زیاترە لەسەر بنچینەی سیستەمی لیستی حزب دامەزرایە من بەخۆم دەڵێم فەیلسوف دەبێ فەلسەفەکی سیاسیم هەبێ فەلسەفەی سیاسی فەرهاد پیرباڵ ئەوەیە
كان ليستك دروس كان بون من الليستي زوتياران وقندشتان أتو فلاحي لقندي نازم شدري شتيبا أمن قران دبم أو بارتي دبي كاكا أتو إسلامي با أتو بعلي بابي با أو يدي يقدرتو بي شوعي بابي بلام دفاع لفلاح بكا بارتي لناو برلمان نتان دي شري برلمان أو شري حزب كامبو كاك جلال بريشان يك ديگو زلال حكيتي يك ديگو او يدي يشتي كوات الشري برلمان اسنا الشري حزب خوتا دزال ناقني كوات ايما دبي باز مصر عقلي بارتي يشتي دابدين ايما دبي باز مصر سيستمي حزباتي دابدين خو من حاضر كان ليستك دروس كان بنا برلمان براتي فرهاد بيرباو اوم ده داهاتوی ئەو گەنجانە بەعەقلی خۆم دەمەوێت بەشدار بم لە داهاتوو دروستکردنی کوردستان من پیاوەرزی کەم نیم پێ بوو مەدحەمی دەکرد عەقڵم هەیە فەلسەفەم هەیە علمم هەیە نەزەریەم هەیە باشە دکتۆر مەدحی خۆم ناکەم زۆری نەما بۆ باتی سووتان ئەو کتابانە بدێ ئەو گەنجانە پێتوانیە کارێکە دروستتر بێنەی سووتێنی کتاب ئەوە پێشنیارە یەک کتابی دەشتێن یەک ئاخر کتابی خۆم چونکە بە 8,000 کەس لێ بینەکرد بەس ئەوی دەشتێنمەوە تا لەوانی دیکە پەشیمانە بیەوە لەسەر پێشنیاری ڕوودا و ئەمن ئەوڕۆ ئاگر هەولێرە بەرنادەم ئللا یەک کتاب لێنی باشە دەستت خۆش بێ سوپاس لەوەی پێشنیارەکەت بەڵام سوچدەیەک دەبم قورئانە لە دەستیتت چونکە هەموو کتابك سوودی نییە بەێم نیشەوە ئەوە تا دەشتێن تەنیا قوڕان قورئانت پێبی قوربانی بم دکتۆر هێز نییە بدەفر دکتۆر ماندووبوونی بەس لە خوددا بپرسە ئەمن ئەو ئیشەی دەکەم باشە خراپە لۆ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد إياك نستعين يعني نابيتو آقر ربردك السؤال لخداي نبي أما السؤال من لخدايك الخدا إذن ميدا قلت فرات بس قرآن كذا قال لي قرآن القرآن يعني رم ذا تەنها یەک کتابە سووتێنی ئەوانی دیکە پەشیمانە بیتەوە هەڵبەتە پێشتر هاتبوو کە هەموو ڕوودا و پەشیمانی کردیەوە فواد دڵدار هەڵبەتە ئێمە کە پێشتر هاتین زۆر تووڕە بوو کاتێکا قسەمان لەگەڵ کرد ئەمە دیمەنەکانی ئەو کتابانن کە نیشان دەدەم ئەمانە ڕێزی کردبوون وە لە دەورەشیدا زۆر ڕێزی کردبوون لەوەی کە کتێبەکان ئاگردا و بیان سووتێنی وەک باسم کرد کە کتابەکانی زۆرا و زۆرن نووسەر و زۆرا و زۆریشن وە تەنانەت گۆڤاری کۆن و نوێشی تێدانە بۆ نمونە و کتابانەی کە لەسەرەوە دایناون یعنی کتابەکانی بۆینی بەڵام ئیدی ئەڵێ لەوە پەشیمان بوو بۆ بیست بکە لەسەر پێشنیاری ڕوودا و لەسەرەوە پەشیمان بۆ لە بری سووتان ئەو کتابانە بداتە ئەو گەنجانەی کە لە دەورێک بەڵام لەوە هەر مسیرە لەسەرەوەی کە یەک دانە کتاب لە دوامین کتابەکانی خۆی ئەستێنی رقم لە کتابە مەسیری منی ئەو هالێک کرد بم دکتۆر یەک پرسیاری دیکە ئاشایشتەوە بەڵام ئەو قەشمەڕ بوونەی خۆم فەخر پێ دەکەم ڕەنگە خوددا ئەو هامی لێ کردی چونکە ئەگەر ئەو هام لێ نەکرابە لیستم دروست نەکرد خۆم هەڵەنگە بژان بۆ سەرۆک دکتۆر یەک پرسیاری دیکەنێ کاک دکتۆر سەرۆکایەتی هەرێم بەسە وایە کاگرێتی بان سەرجان سەرۆکە دوای ئەو هەموو سەرۆکە هەموو بارزانیم برا بەجددیوە دکتۆر یەک پرسیاری دکتۆر یەک پرسیاری دیکەکەم بەگرتن نادەم کاکە واقع سەرۆکی هەرێم بارزانین سەرۆکی حکومەت بارزانین بەس قابلیتیان کوردستان بەوان نەبی بەڕێوە ناچی خۆ بەدەستە ملوتو نییە ئەو واقع لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەمانێت بارزانی نەبی بەڕێوە ناچی تەواو بەڵام فەرهاد پیرباڵ کاکە ئەو عەلمەی نەکرێتووە ئەو عەلمەی نەکرێتووە مەیدانەکەی عەلی باپیر چووە لای زەنابی سەرۆک
قلت زنا بسروك إيمش حزبين أمش دمانه بس دهربي لا بس هێشتاەوەی کە جگە لە کتاب سووتانەکە خەریکە مناقەشە لە نێوان دکتۆر فەرهاد پیرباڵەوە ئەو گەنجانە ینی ئەو ئامادەکاری دکتۆر فەرهاد کردبووی بۆی ژمارەیەک لە کتابی زۆر بسووتێنێت بەڵام ئیدی دوای مناقەشە لەسەر پێشنیاری ڕوودا و پەشیمان بوومەوە دکتۆرم یەک پرسیارم هەیە ئەو جا پێشنیاری من دەمەوێت ئیسلام تەوحید کەم دەمەوێت ئیسلام تەوحید کەم چۆن بە یەک لیست بچنە ناو پەرلەمان ئیسلام یەکگرتو نییە يك دينا واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا باشا كواتا بياوك دبي بيدابي پێشنیاری ئەوە بکە بەڵێ تەوحیدی ئیسلام دەکەن مەلاکەکاریش دەبی بێتەوە چکە بۆ سەحیەی ئیسلام باش ئێمە بەردەوامە بین لەوەی کە قەرەباڵغێکی زۆر ئێستا دروست بووە لە دەوری فەرهاد پیرباڵی دكتور تسرخش لي هذا دكتور لا لا من دم اويك هزي بياو مردا دلسوزي ريبازي بازانيا دکتۆر تیراژی ئەو کتابە ريبازي بازانيا ها كواتا كنزك رنقا پارتیژ نەبێ بەڵام خۆی دکتۆر بینەوە سەر بابەتی کتابەکان دکتۆر ئەمەوێ بینەوە سەر بابەتی کتابەکان ئەو کتابە یەک دەقەت خاڵ پرسیارە زۆر گرینگە ئەمە بێمەوە سەر بابەتی کتابەکان ئەو کتابەی نەسووتان دەست خۆش بی سوپاس لەو ئەمەوێت لەسەر ئەو کتابە ئەو تیراژی چەند بوو تێچووی چەند بوو ماندووبوونی چەند بوو ناوەرۆشی چ بوو کە لای خەڵک گرنگە و یەکەمین کتێبە وەزارەتی پەروەردە بە زنجیرە چاپی کردی ئەوە یەک مهمە ئەمنیش پارچە پارچەم کرێس ئەو کتابە تێچووی نازانم چەندە بەڵام وەزارەتی پەروەردە چاپی کردیا کتێبەکی گەورەیە 400 لاپەڕە پارەی زۆر تێچوە 500 نوسخەیان بۆم کرد 450 دامێ 50کە بۆ خۆیان تەبان وەرم گرت چوومە بازاری دەبینم بە 7000 بەرەنگرانە و کتابەکانی دیکەشم یعنی پاریسی منم تەبع کردیە توێژێک گەنج هەیە تێم دەگا و دەمخینیتەوە بەڵام بە شێوەشی گشتی کتێب چارەی نییە دەبی بە کردار بێمە پێشەوە کاک بەختیار دەبێت بە کردار بێمە پێشەوە کتێب تەواو بەڵام پێتوانی خەڵکێکی زۆری شەیەکە کتابەکانی دکتۆر فەرهاد پیرباڵە خوێنیتەوە زۆر لە شعرەکان زۆر لە شتەکان با من سەدان کەسم دیتیەکە دەیان دیێری دکتۆر فەرهاد دەڵێنەوە پێت بڵێم من پیاوەکەم ئاگادارم لە تاریخی ئەمریکا لە تاریخی ئەوروپا لە تاریخی هەموو تاریخی دنیا هەموو ئەفریقا هەندێک لێگەڕێ دەزانم کە زۆر هونەرمەند و نووسەری لە من گەورەتر لە وڵاتی خۆیان شێت بوونە لە پێغەمبەرەکان شێت بوونە لەدەست ملت أصحابكم ليس بمجنون حضرت يونس قلت تاو مردم لقاو ملت قرا يونس هذا بيغمبري كي ماندوي بم بيغمبر ماندي ببي لدست بشر فرهاد بيربالك لدست كرد كا لبيت زمان يكمنتو ناوەڕۆژی کتابەکەت پێ نەگوتم کاک ناوەڕۆژی کتابەکە باس لە قۆناغێکی زۆر گرنگ دەکا کۆتایی سەدەی 19 هەتا 1939 یعنی 1998 تا 1939 طبعا ملەتێک لە دایک دەبی دەڵێن کورد دەنا کورد نەبووە پێشی و تاریخ لە کۆتاییەکەوە دەڵێم کتێب سوودی نییە تەنیا قورئان نەبێ بمدەنەوە و سوزدەیەک دەبەم و تا قورئانەکەم
كتابة كلام هو بين كديمنا كام دواي هوليش زور كمان سمان لقلت دوا بيش سمان لقلت صوت لي باشا بسيارك ليكم باب بسيارك ليكم باش بوكا مثلا الشمال ولا سلطاني لبرتسي نبروي هلو تيكو شي بودر كتابة كان دكتور فراد خوين دكتور زور بيان زور بيان شلون بو شواهاتي كببيني ديما كان والله لبر خاطري هذا پێشنیارت چیلوکاری پێشنار مێشتی نوێ بکات پێشنار مێشتی نوێ بکاتن نەک بیان باشە ئەوە ئێستا ینی کە ئەیویست کتابەکان بسووتێنی بەڵام ئیدی ئێستا خەریکەکە سوزدە ئەبات دیمەنەکە ئەگوازینەوە خۆی زیاتر لە ساڵێک و نیو زیاترە نوێژم نەکردە خودای گەورە هێزی ئەوم بێ دەست بە نوێژ بکەمەوە وەکو جاران عاشقت بوو وەکو جاران عاشقت بوو خودای گەورە لە ژن و کچی خراپم دوورکەوە کە بەسێکسران هێزی ئەوم بدێت لە ژن بە قووەتر بم خودای گەورە کە ژنم خۆش دەیە بەڵام دەبێت ژن بەهای بگەڕێتەوە بۆ ئەو بەها ڕاستەکە يلا دي لونا ركاكا ايه برودي يلا كاكا دي ئەما وەک ئەوەی سەرەتا هاتی زۆر تووڕە بوو لەوەی کە ژمارەیەکی زۆر لە کتێبەکانی هینابوون وە لە چار دەوری دانابوون تەنانەت لەسەر ڕەفەیەک ژمارەیەکی زۆر لە کتێبی ڕێزکرد بوو ئەو کتێبانە هەموو نوسخەیەکی لەی خۆی بووە گۆڤارەکانی سەردەمی ینی پێش ڕاپەڕینی تێدا بوو دوای ڕاپەڕینی گۆڤاری تێدا بوو و کتابەکانی ژمارەیەک نووسەر بوون کە لە کتابخانەکانی خۆیان هەبوو تەنانەت گۆڤاری کاروان و یان مەسەڵەن خەیاڵ و ئیدی ژمارەیەک لەو کتێبانەی زۆر لە نووسەرەکانی کورد بە تایبەتی یا بەشێکیان لە کتێبی بیانی بوون و وەرژێڕانیان بۆ کرا بۆ سەر زمانی کوردی و کتابەکانی خۆی لەسەرەوەی هەموو کتابەکان دانابوو دەویست بیسووتێنی دواتر کە قسەمان لەگەڵ کردوتی کا لەسەر پێشنیاری ڕوودا و لە کارەکەی پەشیمانە بیتەوە تەنها کە ئێستا قورئانێکی لە بەش دەمی خۆی داناوە و سوزدە ئەبات بۆ قورئانەکە دواترەوەی کە پێشنیارەکە لە بری سوتان بوو بە ئەوەی کە ئەو گەنجانەی لە دەورەنە بتوانن ینی یەکی کتابەکی بداتەوەن لە بریەوەی کە کتابەکانی بسووتێنی بە هەر چۆنێکی کتابە پەشیمان بۆ لەوەی کە کتابەکانی بسووتێنێت ئێستاکە سوزدە ئەبە شوێنەکە لە ناوەندی بازاڕی شاری هەولێر بۆ کارەکەی تەنانەت لە نێو چوارگانەکە ئەوەی کە لەو سەری لە سیمەتریەوە یاخود لە نێو بازارەوە کا بەرەو قەڵا ئەڕۆی بە ئەمان شێوە لێرە لە نێو بازاری کۆتری سەلام کا بەرەو کۆتری سەلام ئەڕۆی لەو چوارگانە بوو کە مێزی دانا بوو ئۆتۆمبیلەکەی لەوێ ڕاگرتن و هێنای لێرە کتابەکانی دانا بە هەر چۆنێک بێت کە ئێستا خەریکە بەرەبەرە لە دەوری دکتۆر چۆڵەبی و ژمارەیەکی زۆر لە کتابەکان ئەوەی کە ئەو گەنجانەی لێرە بوون کتابەکانیان بردن ئێستا هەر خەریکی سوزدە یاخود بین نوێژەکە لە بەرامبەرەوەی کە قورئانێکی لە بەردەم خۆی داناوە چوار دەوری هێشتا خەڵکی لێماوە کە خەڵکی لێماوە تەنانەت قەرەباڵغێکی زۆری ئۆتۆمبیل لەم ڕێگایە دروست بوو دواتر لایەنە ئەمنیەکان لە پۆلیسیات و چۆ لە لایەنە ئەمنیەکان بەگشتی هاتن بۆ ڕێخستنی ئەم شوێنە بۆ ئەوەی چەند زاڵ و قەرەباڵغی زۆر دروست نەبێت وە
بتوانن هاموشۆی ینی هاتوچۆی ئۆتۆمبیل و هاموشۆی خەڵک تەنانەت بە پیادەکە بەرەو بازاری شارەڕۆن یان سەنتەری شارەڕۆن ڕێگا سێستا ڕێگاکان بوونێتەوە. هێشتا دکتۆر هەر سەرحاڵیەوەیە کە ینی سوزدەی شکر باوە خۆیڵێکە سوزدەیەکی شکرە بم بۆ ئەوەی کە حاڵی کتێب لە نێو کووردا بەرەو باشتر بڕواوە بتوانێت کاتێکە ئەو تەنانەت کە وەزارەتی پەروەردە ئەم کتابەی دوهەمین کتابی دکتۆر فەرات بیرباڵی چاپ کردەوە تیراژی 500 دانە بۆ 450 دانەیان داوەتە دکتۆر هەر یەک لە کتابەکان و خۆی باسی کردڵێ بڕی 12,000 دیناری لێ خەرجکراوە. کتابەکەەوە بۆ دایکبوونی نەتەوەیە کە لە ساڵانی 1992 تا 1939 تا 1998 بە شێوێشی گشتی لێرە کە ئەم کتابی چاپ کردووە خۆی دەیڵێ بڕی 12,000 دینار بۆ هەر دانەیەک لە کتابەکان تێچووی هەبووە و ئامادە بۆ بە بڕی 7,000 دینار بیداتە کتابخانەکان بیداتە یعنی ئەو شوێنانی کە کتێبی دەفرۆشێ بەڵام ئەڵێ ئامادە نەبووە لێی بکڕێن 14,000 دیناری ئەڵێ 14,000 دیناری تێچوە ببوورە ئامادە بۆ بە 7,000 دینار بیدات ینی بەنیوە قیمەتدا دکتۆرەوە بەنزینە ئاگادار بە بەنزینە نەکاوبێ ببوورە ئەو بەنزینە دکتۆر هێنابووی بۆ سووتانی کتابەکان خەریک و ناویست بخۆیەوە بۆیە دەمزانی بەنزینە خوا ببوورە و بەنزینە لێرە دوورخێەوە چون پەشیمان بووە لە سووتانی کتابەکان. دکتۆر بەنزینە ئاسایە ئەو بەنزینەکە داوای بەنزینەکە ئاکاتەوە دیارە بارحاڵی بینەوە سەر ئەوەی کە کتابەکە باسی کابڕی 14,000 دیناری تێچوە دیسانە لێمەوە کە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ینی بۆی چاپ کردووە و ئامادە بۆ کە 450 دانەیە بباتە کتابخانەکان لەوەی کە با بڕی 7,000 دینار واتە بە داشکانی ینی 150 زەرەر بیداتەوە کتابخانەکان دەڵێ کتابخانەکان لیان وەرنەگرتومە جوابیانەوە بۆ کە چێ کتابی تۆ یاخود چێ بەگشتی کتابە خوێنێتەوە بۆیە دکتۆر ئەم شەو تووڕە بووە و پەیامێک بوو بۆ ئەوەی کە چیتر حاڵی کتێب یان حاڵی کتێبەکانی کوردی بە شێوەیەکی ڕەنگە ئەو کتێبم ئاخر کتابە دکتۆر یعنی چیتر بیر لە نووسین ناکەیتەوە یعنی ئەکرێ بڵێنەوە دواهەمین فیلم دەکەم فیلم دەکەیت بۆ چونکە فیلم جیهانیە ئەمن لێرە بەس لە ناو کورد غەڕق بوویمە بەس خزمەتی کوردم کردیا کوردیش پێ ناگات و ئەمەوە کەواتە دەمێ ڕووم لە ژاپۆن بی لە بریتانیا بی ئەفکارم هەیە سیناریۆم هەیە گەورەترین مشکلەی دەرهێنەرەکانی کورد سیناریۆیە کاک بەختیار من 15 ڕۆمان و 70 چیرۆکم نووسیا بەکار هاتیە هونەرسەری مێشوەک دێ نامشوەک بە سوودم لێ وەربگرن بۆیە واز لە کتاب دەینم بە تەمای فیلمم ئەگەر ئەو پارەیە هەر دەبێت پەیدا بێت خدا ئینشاڵڵا دکتۆر کاتەکانی شەو درەنگە پێتوانی ئێستا کۆیان بکەینەوە یارمەتی بدەین پەیامەکەت ئەوەی هەڵیگرتە بەڵام ئەو شتانە دانا بوو چاکەتەکە ساکەتەکەت نەمایە وەڵا ئێستا یۆزینەوە چاکەت بێترە لە کتێب قوربانی ئەو کەسەی بوو نەیدزیە پیرۆزی بی بەس سەگمام لەناوە بکتابێت چاکەت کەواتە چاکەت بەڵێ وەک باسم چاکەتەکە مهمترە بە شەرەفم وەزبەیەک شێخ مەحشیە بە ئەوی دەبێت حەیران بەختیار سپاس دەکەم ئاگرم نەکردەوە لە هەولێرە ئەنجا ڕۆژێک باسی ئەوەتان بۆ دەکەم کە لای یەزیدیەکان ئاگرکردنەوە ئەو نەوعی من یەکێک تووڕەبی چ دەکەم باشە هاتی کتابەکان بسووتینی بۆ پەشیمان بوویەوە ئێستا لەبەرەوەی کەسێک هات بایەخی بە مندا تۆ بووی تەلەڤیزیۆنێک هات وەسعی منی پیشانی دنیادا لەبەر خاتری ڕۆودا و کە تۆ اقتراحەت سپاس دەکەم دڵم خۆشە ئاگرم نەکردەوە نا قوربان بەختە بەس یەک دێڕی مەولەویت پێ دەڵێم بەڵێ دەڵێ مەولەوی ئەنچەنان بسووز دوو دەدڕان نەبینن
من نخواستم کە ئیمشاب دوو دەمڕا ببینم. بەڵێ لێرەوە کە تووڕەبوونەکەی دکتۆر فەراد پیرباڵ ئیدیدا خلاص بوو و کتابەکانی نەسووتان ئێستا کە خەریکە ئەڕواتەوە ئەو کتابانەی کە زۆر بوون گەنجەکان بردنیان ئەوانش بە ئەما شێوە گەنجەکانە بن بەوەی سوودی لێ ببینن. بەڵێ standard.